ئینسان هەتا ئەو حەددا دەسەڵاتی بەسەر دڵی خۆیان نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوایە من ئەرێ و کاچنە حەمام چیەتان شووە؟ کەس هەیە خەڵک بیشوە؟ ها؟ لەخوا بەزیابە هیچمان پەکەوتەنین و هەمان خۆمان خۆمانە شوێ نییە حەمبووی لەسەرەوە تا خوارەوە پشتیشمان هەر وەرە هەر دەستمان هەر پێیەگا بۆ چۆچی هەر ئەی شوێنوە نییە کەسی ناوێت لەخوا بەزیابێ. باش بەڵام بۆ دڵەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ اللهم اغسل قلبي بماء الثلج والبرد ونقي قلبي كما نقيت الثوب الأبيض من الدنس. الله فەرمێ خوای گەورە دڵەکەم بشۆرەوە بە ئاوی بەفر و بە ئاوی تەرزە بیشۆرە و جوان دڵەکەم بۆ بشۆ. خۆم نات دەسم پێی ناکە ناتوانم بەس ئەمەم پێ ناشۆرێ عەجینە هەر هەمووی لەسەرەوە تا خوارەوە ماشەڵای لێ بێ غەسل و تەشحیمێکم بەس دڵم دەسەڵاتم نییە بەسەریا. خوای گەورە دڵەکەم بۆ بشۆوەکو چۆن پەڕۆی سپی سەدریەی دکتۆرەکان ئاوا پاکەکرێتەوە و هیچ پەڵە و خەوشێکی پێوە نییە. ئەمە دڵە باوکی من هەر کاتی ئەم دڵەمان هەبوو ئەم دڵەمان ئاوا شۆرایەوە ئینجا ئەو دڵە پاکەی پێغەمبەری خوای لێ دەرەچێ صلی الله عليه وسلم کە 2 جار تا 3 جار مەلائیکە جبریل دائەبەزێ بۆ ئەوەی کە دڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حیسەی شەیطان بشواتەوە. چونکە شەیطان وازە دڵەکەی ئینسان ناهێنێ بەردەوام استحوذ عليهم الشيطان. استحواذ يعني آوى استحواذ يعني استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله. شيطان آوى باوشكا بدڵی ئینسانە. مناڵتان بینی وەکە لەناو ڕەفیقەکانی یاریەکە دوایی بە میوانەکان دەڵێ یاریەکان هی خۆمە ئاوا باوشی پیاکات و خاتە کۆشی خۆڵە بشی کەس نام یاریەکان ئەمە پێوتی ئیستیحواذ. شەیطان ئاوا باوشەکە بە دڵی ئینسانە مەجالی نایە یەک دەقە ئەم دڵە لەژێر ڕکێفی خۆی دەرچێ. بۆیە ئەگەر ئاگامان لە دڵەکەمان نەبێ شەیطان حیسەی خۆی و هێلکەی خۆی تیادانێ. بۆیە ئەبێت دڵی پێغەمبەری خوا کە پێشەوەی بێ بە پێغەمبەر پێش ئەوەی کە بڕوا بۆ ئیسرا و میعراج ئەبێت دڵی پێغەمبەری خوا پاکرێتەوە. بەڵام قوڕ بەسەر ئێمە دڵی ئێمەشە پاکی کاتەوە. ئەبێت دڵەکانمان خۆمان بە دوعا پاکی کەینەوە خۆشەویستەکانم. ئەبێ بەردەوام دەستمان بە دوعاوە بێ بۆ ئەوەی کە ئەم دڵە پابێتەوە. بزانی بە چی کاریگەری لە دڵەکانمانە کرێ. ئا بۆ دوعا بکەین ئا بۆ لەخوا پاڕینەوە.